پەیوەندیەکانی هەولێر و بەغداد لە سەرکێشەی سیاسی و ئابووری و مادەی 140 ئێستاش پرسی ڕیفراندۆم باش نییە و بە هەڵواسراوی ماوەتەوە. بۆ چارەسەرکردنی کۆیان پرسانەش لە ماوەی ڕابردوودا چەندین جار وەفدی حکومی و حزبی سەردانی بەغدادیان کردووە، بەڵام نەگەیشتون بە ئەنجام. ئێستا داوا دەکرێت کۆتایی بە کۆبنەوەکان نەهێڵدرێت و لە پاڵ وەفدی حکومیش وەفدی سیاسیش سەردانی بەغداد بکات بۆ چارەسەرکردنی کێشەکان. جگە لە وەفتە ئیداریەکان بەڵێ پێویستە وەفتی سیاسیش بڕوە بۆی هەموو ئەو کێشانەی لە نێوان هەرێم و بەغدادا هەیە چارەسەری بکاتن. ئێمەوە لە 2 ساڵی ڕابردوودا کێشەی بودجەمان هەیە، کێشەی سیاسیمان هەیە، کێشەی مادەی 140مان هەیە لەگە بەغدا هەمووی هەڵپەسێردراوە، هیچی جێبەجێ نەکراوە. یعنی گرفت هەیە، ینی کێشەکە بچینە لە هەردوو لایەنیش هەبیتن. بۆی بەردەوام ئەو وەفتانە بەڵێ بچی باشتر لەوەی کە بایکۆتی وەفتەکان بکرێ. ئەندامێکی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوا دەکات لەم قۆناغی ئێستا گرنگە وەفدی سیاسی سەردانی بەغداد بکات بۆ گفتوگۆ لەسەر کێشەکانی نێوان هەردوولا، بەڵام تاکید لەوە دەکاتەوە ئەو وەفدە پێویستە نوێنەری سەرجەم لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەخۆ بگرێت. حزبی بی حکومی بی پێویستە سەردان هەبی، ئەگە حزبیش بی نابێ حزب هەر حزبە و بەزیا بچێت، کە ئەگە هەر حزبە و بەزیا بچێ حزبەکەی تر لێکدانەوەی تری بۆ دەکە. وەکو ئەو بۆ پێشترێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوێکی باشی ناوە، بەڕاستی ئەو دەرگای گفتوگۆیەکی کردەوە لەگەڵ بەغدا، بەڵام لەوانەیە زۆر لێکدانەوە بۆ ئەوە کرابێ وەکو پەیوەندێکی لابەلای حساب کرابێ. بەڵام ئەگەر ئێمە بەرنامەیەکی تۆکمەمان هەبێ بمانەوێ لە ڕووی چەند خاڵێکەوە لەگەڵ حکوومەتی عێراقی یەکلایی بکەینەوە، دەبێ وەفدە حیزبەکە پێکاتبی لە هەموو حیزبەکانی هەرێمی کوردستان. لە ماوەی ڕابردوو چەندی جار وەفدی حکومی و حزبی هەرێمی کوردستان سەردانی بەغدادی کردووە بۆ گفتوگۆ لەسەر چەند پرسێکی گرنگ، بەڵام ئەم سەردانانە ناڕەزایەتی نوێنەرانی کوردی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لێکەوتۆتەوە بەوەی ئەوان ئاگاداری هیچ لە کۆبنەوەکان نین. بۆیە داوا دەکەن ئەو وەفدانەی دێنە بەغداد ڕاوێژیان پێ بکەن و هەمانجان لەگەڵ دروست بکەن. هەڵگورد ئەحمەد، کوردسات نیوز، هەولێر.